سڵاوتان لێبێت هاتوومەتە دهۆک تەقینەوەی تەنکێکی غاز لەم بینایە بەسەر دەکەمەوە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوو کەمتر لە هەفتەیەک دوو تەقینەوەی گەورە دهۆک سلێمانی بەدەیان کەس قوربانی لێ دەکەوێتەوە هاوڵاتی قوتابێ پۆلیس هەموو دەبنە قوربانی هۆکار چییە؟ سیستەمی تازەی غازە لە نێو هەرێمی کوردستان ڕاستە چەند ساڵێکە کراوە بەڵام تازەی لە نێو هەرێمی کوردستان بزانم هۆکاری ئەو تەقینەوانە چییە کە زیانی زۆری ئابووری و گیانی بە هەرێمی کوردستان گەیاندوو و ئەگەر واش بڕوە زیاتر دەگەین. تەقینەوەی تەنکیەکانی غاز وەک دەبینن یعنی تەقینەوەی یەکجار گەورەیە بەقەت سەد ئەو تەقینەوانەیە کە کردداری تیرۆریستی لە پێشودا کراوە چووکە سیرکەن بەڕێزانم ئەمە دیواری پشتەوەی بیناکەیە چۆن ئەو دیوارەی ڕوخاندووە تابقی هەردوو تابقی ڕوخاندووە سەقفی بەتەواتی هێناوەتە خوارەوە بلۆکی ئەو بینایی هەموو خستۆتە ئێرە ئەوە ماڵی پشت ئەو شوێنی تەقینەوەکەیە یعنی هەرچەندە تەنکی ئاگرەکە لە پێشەوە بووە ئێرە پشتەوەیتی بەڵام زیانێکی زۆر بەو خوانوە گەیشتووە سیاجەکانیشی تێکداوە ئەم دایە حاجی ئەم خاتونە بەڕێزە لێرێ لە کاتی تەقینەوەکەی کە هاوسەی ئەم ماڵەیە ئاگاداری تەقینەوەکە بۆ دایە تەقینەوە چاوا چێ بوو؟ والله ئەم مۆلڤە بووین بەس کوڕێ من دەرکات بوو ئەحمەد ئاز و دوو کچێتمە بن و ئێکمەڵۆمە شولت کات دەنگێ تشتێکی گەلێکی بخوات تۆ یعنیشتی هەوەی یعنی یەکەم جار تو دەنگی وسا جێبیز بووی؟ نه گەلێک بخوات بوو هەوەیەکە گەلێکی بخوات مەگوت تەیارەیە بۆ ئەڤە چیە مە پێوە هەمۆلەمە پەنجەرگ ڤەکرد بهێنە غۆزی گەلێک خۆت زیزی کچۆ من گرت بۆنی غازی هاتە ماڵیوە هاتە ماڵەمە گەلێک قوات مەزی پەنجەر گرت و مەسووپەڤە مرۆن مەگوت دۆ غۆس نەهێت مەسووپەڤەن دۆ مۆلەمە مەترسی چێ بوو؟ نەپەقیت پشتی هینگێ 5 دقیقە شنی وێجە پەقی پشتی چەندی دقە؟ هەمە تقریبان 10 دقیقە بەڕێزانم سیرکەن یعنی شوێنی تەنکی غازەکە لەوانەیە هەتا ماڵی دایە حاجی بەخوا لەوانەیە 100 مەترێک دوور بێت اینجا لە ناو ماڵ دایە حاجی بۆنی غازەکەی کردووە گوتیتی پەلە بکەن سۆبەکە بکوژێنەوە نەوە غازەکە لێرە بتەقی دواتر تەقیەوە پەنجەرەکەمان قەپۆت کرد گوتمان بەبوو غۆس نێتە ژوورە دەپەقیت قەپۆتمان کرد دیتم ئاگر وێرە بلند بوو ئاسۆتمە دەرەوە گەورە بووە ئاگرەکە پاقی ئەم گوهتمە پاقین گەل دەنگی مەزن بووە و ئاگر گەلێک وێرە هەمی ئاگر بوو ئەڤە هەین بۆ ئاگر تەلەفۆنە کوڕی خۆ من کرد دیۆر هات ڕاستان گوتی یاڵە وەرن دۆ بچین پڕاوین کە هەرە بژی قەتعاکی هاوار چێ بوو دەنگە دەنگ چێ بوو چێ بوو عالەم تژی وێرە بوو ئەڤە فەقیرۆت کراگیری و دەرکەتن ئەف دیوارە هاتە باشە تو نوکە لە غاز دەترسێ یان ناترسێ بۆ ماڵ سیستەمی غاز دادەنێ یان دانانێ وڵا ناوێرم ناوێری ترسێتە چێ بووە؟ ئارێ وەڵا سلێمانی ئیشەڵا خودێ سەحەتۆن خۆش کرد ئیشەڵا خودی هۆری خود باشتر بووم بە دەلڤەکەت دلێ من گەلێک بۆم بە سلێمانی یعنی نوکە تو غاز ناخوازی بێتە ماڵیتە دەبێژی کاکە دوورکەوە ئەکە مەزبیت لۆ بۆش چێکەن مدوێت بەسەکە هوستا باش نەبیت ناوەڵا ناوێرم لەگەر تەقینەوەکەی دوێنێ سیرکەن ئەمە پاشماوەی تەقینەوەکەیە ئەم بلۆکەی دەبینن بەخوا نازان قورساتی لەوانەیە زیاتر لە 25 کیلۆ 30 کیلۆش بێ پتەوە بلۆکەکە ئەو بلۆکانە هەمووی ئەو سەقفەی سەرەوەی هەر هەموو لەگەر تەقینەوەکە ئەو بلۆکانەی فرێداوە هەرچی دیوار بووە دیوارەکانی تەقاندووە زۆر کەس قسە لەسەر سیستەم دەکات سیستەمی غاز یعنی پرسیاری هەرە گرنگ ئەوەیە کێشە لە سیستەمی غازە یان لە نەزانی هاوڵاتیانە غاز بەکاربهێنن یان لە خراپی کوالیتی غازەکانە کاکشکۆر نوێنەری کۆمپانیاکەیە کاکشکۆر سلااوت دەبێت بۆ تەقینەوەیە کاکە بۆ دژمەتانی تشتێکی گەلە غەریبە گەلە غەریبە غاز بنێتانکی بە غاز ژێبێت تشتێکی گەلە غەریبە ڕینە دایە تشتێ چکوت نە جارێکە نە ئێک جارە مەسەرەن غاز کردیە بە چەند جارە غاز کردە بە ساڵێکە کاکە شکر دەرێن دوو ڕۆژە غاز دەی دەڕوە قوتابیەکان گوتیان کاکە غاز دەڕوە ژوور پڕ بووە کەس ناتوە چای کاتەوە هاتە ناوەڵڵا نەگوتە بەس دەکە غاز هات بژیت لیکێک بێت بێنە غازی وەخش نییە بێنەکە بێت
بس هما دو بيجي غاز بتشد او درو سیستەمەکە چۆن بۆەوەی داتانناوە سيستم همو الارما قفل كهربائي اصليه اصلي برا او سيري بلا هاتوونێتە یەکێک لە هاوسێکانی شوێنی تەقینەوەکە جەنابی عەمید ئیبراهیم لەگەڵمانە کە لە بەرگری شارستانیە ئێستا بە وردی باسی چۆنەتی ئەو تەقینەوەیە دەکات چەندە ڕووداوەکە وەکو باسم لێوەکە جەنابی عەمید فەرمووە دوێنێ شەو بووە جەنابی عەمید زیان هەبووە لەو ماڵە وەک دەبینێن جامەکانی شکاو بله ئەوە تقریبا ئەو خانیە مقابلی جهێ ڕیدانی چی بوون یعنی جامە دیوارت وایت هەرفتین مال همي تقريبا جربة بون الحمد لله سلامتي أوداني هبوا أوداني هبوا بس الحمد لله سلامتي همي شويري أبش ديوارك كان بس زامبو جامن وديوارك بشتيجي هرفتيا كس زام دار نبوا نخلنا زرار كاس نكت يعني باش أقر بروي صبر بله جنابي عبيد بفرمو بريزا من دمي وبيتام بهن مو كشاهد حالا كان سرتا باسان لو كر أو LPG أو تنكي غازة بو كم جارة داندراوا تنكري غازك بسخولك نیو کاژمێر بەر لە ڕووداوەکە غازی تێکردووە پاش ئەوەی کە تەنکەرەکە ڕۆیشتووە یەکسەر غاز بڵاو بۆتەوە پاشان ڕووداوەکەی لێ دروستبووە جەنابی عەمید ئەمە تا چەند ڕاستە ئەمە ئەوەی باز دەکرێت ئەوە غازەکە پشتی ئیواری نانی هاتیە داگرتن شەریکە غازێت ترۆمبیلەوە یا ئەتڕۆیە غازی پشتی ئەو خلاص بوو یاژی تقریبا ئەوان تقریبا ئەف سیستەمی غازێ اما تقريبا اس وكل لجنك هنري مع البارزقاه دوكيل جاردو نينارت البارزقاه دوكي ما هر نينا سيستمك بيت دانان بيت اغاداري ما بتكرن اف سيستم الفيري الفيل في فرني اغاداري ما نكري والجنا بموافقه بس لجنا غازيه كري لجنا هنري نوات كرين يعني أبا قفل بمعنى احتمال تسرب غازي كي تسربت شو خلال الكومبانيا بو خلال الكومبانيا يعني كم ترخمي لكومبانيا بو بله مولد شينا بو سيستم مولد هي بس اقداريه لجنه ما هنري نكريا كبشكني لي بو بشكني بكان كقفله دزلستا حساسته هي جهازك هي فحصك او فحصك درسته ندرسته يعني بر لو غازي تكري دبي او اقدار اگر او كم ترخمي كرده به كومبانيا كا سزاي او كومبانيا تشيه يعني استا بۆ نمونە جەنابی عەمید هاوڵاتی ترسی لە غازەیە دەڵێ کاکە من غاز نێتە ماڵم هەرزراوی لێ چووە ئەمە کێشەمان لە کۆمپانیاکانە لە سیستەمە لە کوالیتی غازەکانە ئەوەی کە بە پێی تەجروبە جەنابەت یانی ئەسودێ ئەف هەر سیستەمە شی هەیش پلێتی ژی هەی پلێتی ئەوی هەکەی لەو نەبیتن کاش ترکی ئینانە کاشسنی ئینایە معرەزی احتیمالە تانکەر ناپەقیتن بس معرضي ئەو بوریە دانن دوی سیستەمی تسربت دغاست كرن اوي لكردستان شونه باشا كواليتي يا خرافه خدي بشتي ابا دو حالات تشيبون يعني تقريبا كردستان كسليماني تشيبون افيل يعني خلالك ادفيري دا هي بيتن اف شركات اف توصل تشيبن مخالفه بيتن بيجي كلمه سيسادان دا جاركودي تكرارنا بيتو كات تقينوك ليرة بوي؟ والله هكا دانك هاتي أو دانكي غاز بباقين أو مال خدمة برنا حديقة قشتي أو نبو دوساني نولا دو دقة عفوا دانكي زور يعني كم جار غاز بلا بو؟ يا كم جار غاز بو بون دهات؟ زور بونه چی زور بو؟ زور وقالك خليك تماشا داكير وجوارا داكيشان زورش ليرة ها كم ترخمي هبو ولا دا يعني غازك زور بلا بو ولا ناوتشاكا؟ قالك زور أو طناكي ما برجرت يا هرلا بس أنا نين متمانية برواية بس سيستمي غاز ماي انما نعم بروان نما تو نكدة ترسيل غاز زورش بيشتر حادثي شارك عمن هاتم سارة مدي تماشا كرد أو سارة غاز خالد كرد يعني بري روداوكا لوريك هات تانكرك هات تماشا كرد أو هاتم شو مجور تماشا كرد شو أسرينشتم دنجك فشفشك هات أو دنجك خيره ولا بينها زورش أو مالا خير بره حديقة قشتي بيشتر دنجكي زورش هات بەدەیان قوربانی لە ماوەی 2 ڕۆژدا کە لە نێو هەرێمی کوردستان بە هۆی تەقینەوەی تانکی غاز LPG لە سلێمانی لە دۆ لە سەرۆکی حکوومەت گوتی کاکە و سیستەمە بوەستێنرێ ماڵی خەڵکی وێران کرد چۆن دەبێ و هەموو قوربانیە بە هۆی LPG تانکی غازەوە بێت
بێگومان دیارە ئەمانە خاوەن کۆمپانیان لە نێو هەرێمی کوردستان نزیکەی 100 کۆمپانیای جۆر بەجۆر هەیە لەگەڵ ڕاگررتنی کارکردن بە سیستەمی غاز بێگومان زەرەر بەو خاوەن کۆمپانیانە دەگەیندرێ هەروەها زەرەر بە ئابووری هەرێمی کوردستانیش دەگەیندرێت پرسیاری هەرە گرنگ کێشە چییە؟ بابزانین لە زاری ئەوانەوە کە هەرچەندە بەشێک لە هاوڵاتیان و شارەزایان دەڵێن کۆمپانیەکان کەم تەرخەمن با بێمە لای تۆ دەگوترێت ئێوە کەم تەرخەمن ئێوە هۆکاری سەرەکی دروستبوونی ئەو تەقینەوانن کە لە سلێمانی و دهۆکەوە دروست بووە کەم تەرخەمی هەیە کەم تەرخەمی لەلایەن کەسانی نەشارەزا کەم تەرخەمی لەلایەن جێبەجێکاری دانانی سیستەمی غازی LPG لە ڕێگەی کەسانی نەشارەزا جێبەجێ نەکردنی بڕیارەکانی بەرگری شارستانی نەبوونی مۆڵەت لەو کارەدا کە حکوومەت پێداچوونەوەی پێدا نەکردووە ئەمە هەموو دەبێتە هۆکار بۆ ڕووداوی ئەو دوو ڕووداوە نەخوازراوی لە سلێمانی ڕوویدا ئەو ڕووداوی لە دوهۆک ڕوویدا نەبوونی ئەو نەشارەدا تێکدانی ئەو کۆمپانیانە کە سیستەمە وەکو ئێمە چەند ساڵێکە 8 تا 10 ساڵە لە بوارە کار دەکەین لە زۆربەی پرۆژەکان کارمانەیە لە پرۆژەی زەبەلە بەڵێ کە پرۆژەمانەیە بە ملیۆنها دلار ئەگەر ئەو گروپی خڕکەینەوە ملیۆنیان دلارمان لەو سیستەمەدا کار دەکەن ئێستا ئەو سیستەمە ڕاوەستایە وەستانی پرۆژەکان زەرەر بە ئێوەی گەیاندووە بەڵێ زرێشی تەواوی بە ئێمە گەیاندووە وەکو ئەو 11 کۆمپانیایە بەڕاستی یعنی کارەکانمان هەموو ستۆپی پێکراوە وەزعەکە باش نییە باش نییە لەبەرەوەی ئێستا کە دوایە کامەران یعنی شتەکە لە سیستەمی ئیشەکەیە یعنی لە دانانی بابرین بۆڕیەکەیە هەتا ئێستا تانشی نەتەقیە ئەگەر تەماشای ئەوەی سلێمانی بکەی و ئەوەی دهۆک بکەی هیچ زەرەر بە تانشەکەی نەگەیشت باشە دزەی کردووە غاز دزەی کردووە بەڵێ باشە بۆ زوو چارەسەر نەبوو ئێوە تیمتانی ئەو کاتەی دزە بکە دەڵێن ئەلەرمان هەیە تەکنۆلۆژیامان هەتا ئێستا کە یعنی خاوەن ماڵەکان خاوەن پرۆژەکان تەلەفۆنیان بۆ ئێمە نەکرێت کاکەوەرن ئەو سیستەمە چێککەنەوە کە تەلەفۆنیشان بۆ دەکەین مەجالمان نیە بەڵام ئەوەی دهۆ نیو کاژمێر بووە ینی دەستی بەکار کردووە دوای نیو کاژمێر دەست بەکاربوونی و تەقینەوەی لێ دروست بووە پێدوانێک ینی ئەو کەسێ و پرۆژەی کردووە کەم تەرخەم بێت بەزەبت کەم تەرخەمی لەوێ بووە لە نێو هەرێمی کوردستان بە هەزاران باڵەخانەی بەرز دروست دەکرێت کە ئەوها یەکەی نیشتە جێبوونی هەیە لە نێو هەموو باڵەخانەکاندا سیستەمی غاز بەکار دەهێنرێت باشە ئەگەر ئەو کۆمپانیانەی کە ئێستا هەندێکیان ینی بۆنەتە کێشە بەڕاستی هەموو سیستەمەکانی غاز جێی مەترسیە حەزم کرد بە کردار ئەوە کاک بڵن لێرە ینی سەرپەرشتی ئەو پرۆژەیە دەکا لە بواری سیستەمی غاز دەمێ قسەی لەگەڵ بکەم پێم بڵێەوە چیە و هەموو ئەزیزەیە سەلامەتی ئەو ئەزیزەی غازە بینایەکی لەم شێوەیە دەیان قات بیستان قات بیستنەهۆمیە چۆن سەلامەتی کامەران ئەو سیستەمەکی سەلامەتە ڕوونکردنەوەش لەسەر سەلامەتیەکە دەدەین کابرای ساحب پرۆژە وەکو مواسەفات وەکو ئاسانکاری لە بۆ خەڵک بەدەیان $1000 سرف دەکا بۆ دانانی سیستەمێکی ئاوا باش ئەو سیستەمە نابێت لە سیستەمێکی ئاوا بترسین ئەوە سیستەمی غازی LPG باش بۆ نمونە ئێستا چۆن بە ڕوونی دەکەینەوە کە فول سێفتە لە حاڵەتێکدا ئەگەر لێرە کەسێک هەر دەستی پێکرد بە ئیشکردنێک یان بە هەر شتێک دەتوانێت قفلی خۆی تەواو قەپات بکاتن ئەوە بۆ دەستکاریکردن دوو ئەو غازە لێرەوە قفلەکە ئەو ڤالڤە ئەو سیستەمەی ئەو تابقەی ڕدەگری بە یەدەوی بەس ئەو تابقەی بەس تاڵێ باشە تو بەس پێم بڵێ ئێستا لە هەموو تابقەکان هەموو شەفتەکان ئەوەی تێدایە 4 شەفتمان هەیە کابرای خاوەن مستثمر بەدەیان $1000 سرف کردو بۆ سیستەمە بەس سەلامەتیەکە بەس سەلامەتیەکەی و سەلامەتیەکەشی سێفتیە ئێمە زمانەتی 25 ساڵیان هەر شوقەیەک بڵێن یەکێکی نیشتە جێبوون غاز هەیە هەر شوقەیەک غازی خۆی بۆ چوە ئەلەرمی تێدایە لە شوقەکان حتمەن بۆ نمونە ئێستا ئەو ڤالڤەمان هەیە شوتداونە ئەوە شوتداونی زەخت عالیە لە حاڵەتێکدا لێرانە چمان دەبی سێنسەری غازمان دەبی ئەگەر لیکێک هەبێ بەبێ ئەوەی خاوەن پرۆژە و یان مەسەلەن کەسی لەو دانیشتووی ئەو مەشروعە هەست پێ بکەن غازەکە قەپات دەکا ئەو غازە لەگەڵ سیستەمی فایر فایتینگ ڕەبت دەکرێتن فایر ئەلارم ببوورە لەگەر فایر ئەلارم ڕەبت دەکرێت ئەگەر هەر مەترسیەکە بوو غازەکە ڕادەگری هەر شوقەیە و ڕیگولێتەری خۆی هەیە ڤالڤی دەوی خۆی هەیە ڤالڤێکی تیری هەیە تایبەت بە شوقە ئەگەر لە هەر شوقەیەک غاز بدە لێچوونی غازی هەبی لیکی غازیبی لێرە دای دەخاتن تۆماتیکی قەپات دەکە ئەگەر خاوەن ماڵەکە لە ماڵەوەش نەبێتن
لە ماڵەوەش نەبی وەکو ئەوەی هیچ کەسێکیش لەو بینایە نەبی ئیشی خۆی دەکات. ئەو ترسەی ئێستا دروست بووە، ئەو ترسەی ئێستا دروست بووە خەڵک ناحەقی نییە بترسێ، بەڵام لەلایەن کەسانی بێ ئەزمون لەلایەن کەسانی نەشارەزا ئەو ڕووداوانی لە ڕابردوو ئەو ڕووداوانە حتمەن ئەگەر هەبایە ئەوە ڕووی نەدەدا. دوایی ئەگەر سیستەمێکی نەم شێوەمان هەبێ، سیستەمێکی لەو شێوەت هەبێتن ژیانت پارێزراوە. باشە بۆ نمونە ئەمە بەتەنها بۆ ماڵێک دەبێ؟ ئێستا بۆ نمونە دەتوانی بەڵێ بۆ یەک ماڵ ئەوە دەتوانی دەزانی بۆ چش بەکاربێنی دەتانی بەکاربینی لە بۆ یەک بتڵی غاز. دەک بەتڵی ئێستا دوونی ئەوڕۆ ڕوویدایە هیچ تەکلیفێکی نییە. ئەگەر سێدێکی ئاوە $100 تەکلیفکە ناکە کولفە، $200 تەکلیفکە ناکە کولفە. یعنی ئەگەر ئەلەرمێکی سەلامەتی لە ماڵەکان دابدرێت تەکلیفی چەند دەبێت؟ هیچ ئەو پڕی $100 ماکسیمم سەلامەتی ماڵێ ئەو ڕۆ کێشەک ڕوودا لە بتڵی غاز، ئەو ڕۆ بتڵی غاز لە ماڵێک تەقی باشە خۆ سیستەمی غاز نەبوو. تەنها بتڵک بوو بەس ئەدی ئەگەر سیستەمی ئاگدارکەرەوەی هەبایە ئەی ئەگەر سیستەمێکی هەبایە لە حاڵەتی لێچوون غازەکەی قەتع کردبە نەخێر هیچ ترسێکی لەسەر نییە، هیچ دڵڕاوکێکی لەسەر نییە. ئەو سیستەمە سیستەمێکی فول سێفتیە. پێویستە هەر کەسێک کە لە ماڵەکەی خۆی سیستەمی شوفاژی هەیە یان سیستەمی غازی LPG هەیە دەبێت بەو شێوازە بیت. ئێستا من لە باڵەخانەیەکی 22 نهۆمیم بۆیە باسی باڵەخانەکە دەکەم لە هەر نهۆمێکدا 12 شوقەی لێ هەموو شوقەکان غازی تێدا. باشە ئەگەر ئەو غازانەی کە ڕووداوانی ڕابردوو لە باڵەخانەیەکی لەم شێوەیە خوا نەخواستە ڕوو بدە چی بەسەردێ؟ دەبێ سێفتی هەبی سەلامەتی هەبی. من ئامانجم لەوە چییە؟ دەمەوێت ئەو مەترسێت کەمێک کەم بکەینەوە لەسەر هاوڵاتیان. هەموو شتێکەوە نییە غازی لێبی و مەترسی لێیە وایە ڕاست چۆن ڕاستە پێم بڵێ. ئێرە مطبخە باشە ئێرە مطبخە لەگەر تەباغرە بتەبی ئێستا ئەوە غاز دێتە ئێرە غازێتی ئێرانە باشە ئەو وارش لەگەر ئەلەرمە بتەبی قفلی شەتداونی هەیە. ئەگەر هەر مطبخێک قفلی شەتداون و ئەلەرمی هەبێتن هیچ پێش بەترس ناکاتن. یعنی تەواوی ئەو باڵەخانەی و شوقەکان هەمووی هەر ماڵێک ئەلەرم دەبێت هەر مطبخێک ئەلەرمێک هەیە. ئەگەر نەیبێ خراپە مەترسیە. هیچ مشکلێکی نییە. زمانەتی 100% دەکەین و 25 سال 50 سال زمانێت دەکەین کە ئەلەرمی هەبێتن و بێچێشە دەبێتن گۆڕێکەش هیچ مشکلی نییە. ئێستا بەس کۆمپانیەکانی خۆمان ئەو کارە دەکەن یان بێگانش لە کوردستان بێگانەکەیە وەزعی دروست کردیە بێگانەکەیە. ئەگەر لە کابرا بێتەکەن کۆمپانیایەک بێتن عەقدی بکاتن زمانەتی وەگریتن بێ مشکلە دەبێتن سێفتی دەبێتن مەزبوط دەبێت ئەلەرمی دەبێتن دادەندرێت لە هەموو مطبخەکان لە هەموو شوێنەکان کە غاز لێ بەکاردێتن. بەس کابرا دەچی لەگەڵ ئیرانیەک یان کەسێکی بیانی دێتن بە دلیڤەری نییە هیچ نییە. سیمکارتێک دەکڕێت بە 2000 ئیشی پێ دەکاتن بە دلیڤەری دێ بە ماتۆر سیستەمی غازی دادەنێ سیستەم نا ڕاکێشانی گۆڕی غاز بە پلاستیک دادەنێ بە ئاسنی گەلبەنایز دادەنێ ساهێریش دەفن ئاسن دەکات هەموو شتێک. پرۆژەیەکی دیکەی نیشتە جێبوون بەسەر دەکەینەوە. لەو پرۆژەیەدا لە هەر ماڵێک کە پرۆژەی نیشتە جێبوونە گوندە تانکیەکی LPG بەم شێوەیە لەسەر بانەکانە. لەوانەیە بڵێم ئێستا نزیکەی 1000 خانوو لەو پرۆژەیە هەبێ لە هەر خانوویەک بتڵێکی لەم شێوە هەیە LPG هەیە. وەستا مخلیس یەکێکە لەو کەسانەی کە سەرپەرشتی و پرۆژانەی کردووە هاوبەش بووە لەگەڵ چەند کۆمپانیایەکی تر. وەستا مخلیس پێم بڵێ سەلامەتی و LPGیانە چێ لە کاتێکدا بەشی زۆر لە هاوڵاتیان ئێستا دەڵێ ئەمە قومبەلەیە دەتەقێتەوە. ئەمە ڕاستە تانکی LPG غازە و ئەگەر بەکاری سیستەمێکی تەواو دابدرێ کۆمپانیای باوەڕپێکراو یان کەسی شارەزا 100% سەلامەتی تێدایە و تانکەکەش گوڵ لە نەبرا هیچ کاری تێ ناکە ئاگریش کاری تێ ناکە. ئەگەر نیزامی فلتەر ستێج و قفلی شت داون دابدرێ ئەلەرم دابدرێ لە خوارەوە هیچ کاریگەریەکی نابی. هەر کاتێک بۆنی غاز هات لە خوارەوە لە مەدبەخ یان لەکن جیازەکە پەکیج ئەوە بەخۆی ئۆتۆماتیکیان غازەکە قەتع دەکات. ئەلەرمەکە گرینگە ئەلەرمەکە زۆر گرینگە و قفلی شت داون زۆر گرینگە. ئەوەی دەبینی سپلیتە
ئەمە بە پێی ڕێنماییەکانە کارەبا لی نزیک بێن نا ئەمە بە پێی ڕێنماییەکان ئەو سبلیتە زۆر هەڵەیە کە ئەمە پاشی مە سبلی دانرا پاش تانچی غاز هاتووینە بە خاوەن کۆمپانیا یاوەی سبلیتی داناوە وەستایەکە پێی لا بدەین بە پێی ڕێنماییەکان ینی هەندێک جار خەڵکێک لە دەرەوەی ڕێنماییەکان کار دەکات دەبێت کارەبا دوور بێ دەبێت کارەبا دوور بێ بێزگە لە کارەبا کارەبا دوور بێ سەقفی لە بۆ بکرێت ڕۆژ مباشر لێ نەدا ستاندار بکرێت لە شتی ئەسلی لە بۆ دابدرێ هیچ مەترسێکی نییە غاز پێویستی بە ترس ناکە پێویستی بە ترس ناکە غاز یعنی غازەکە بخۆ سەرچاوەیەکە بۆ گەرمکردنی شۆفاژەکە یعنی غاز ناستە ناو ماڵ ناستە ناو بۆڕی ناو ڕادێتەرەکە ناستە بن عەردەکە تەنها لەکن کۆمبیەکەوە تا جیازەکە ئاوەکە گەرم دەکات دەینێریتە خوارەوە. کاک ڕێبین سواز بۆ ئەو دەرفەتە من لە دەستپێکدا دەمەوێت بزانم بڕیارەکەی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بە ڕاگررتنی دانانی سیستەمی غاز بۆ ئێستا کاتیە یان درێژخایەندن بەڕاستی ئەم بڕیارێکە جەنابی سەرۆکی حکوومەت لە کاتی خۆیان لە دوای هەردوو ئەو ڕوودا و دڵتەزێنەی کە ڕوویە بڕیارێکی زۆر لە چیەیە ئەم بڕیارە مەبەست لی ڕاگررتنی یەکجارێکی ئەم سیستەمەنیە چکەم سیستەمە سیستەمێکی سیستەمی گەرمکردن و بەکارهێنانی غاز بۆ ماڵان ئەمە سیستەمێکی جیهانیە لە هەموو وڵاتەکانە بەکارهێنرێت تەنانەت کێشەی ئێمە لەوایە ئەم کۆمپانیانەی کە ئەم سیستەمانیان داناو بۆ ماڵەکان و ئەو هاوڵاتی بەڕێزانی کە هەستاون کە ئەم کۆمپانیانیانی هێناوە کە هیچ مۆڵەتێکی ڕسمیان نییە بێ ئەوەی کە دڵنیا بینەوە لەوەی کە ئایا ئەم ماوەدانی کە بەکارهێنن مەوادێکی گونجاو بە پێی ستاندارد و بە پێی کوالیتیە جیهانیەکان ئەتوانیان ئەو سیستەمەدا بمەزرێنن یان نا ئەمە گەیشتونەتە نوقتەیە کە ئێمە دڵنیا نین لە سەلامەتی هاوڵاتیان بۆیە لەسەر ئەم بابەتە بە زووترین کە لەسەر بڕیاری جەنابی سەرۆک وەزیران و بڕیاری جەنابی وەزیری سامانە سروشتەکان و بەڕێست وەزیری ناوخۆ لیژنەیەکی باڵا پێکهێنراوە بە چەندین لیژنەی لاوەکیش لە ناو وەزارەتەکانە پێکهێنرا بوو بە دوواداچوون بۆ هۆکاری یەکەم ڕووداوەکە دووش بۆ دڵنیابوونەوە لە ئەو سیستەمانی کە لە ماڵانە هەیە هۆکارەکانی تەقینەوەکان کەمتەرخەمی هاوڵاتیان بووە یان کۆمپانیەکان بە بۆچوونی ئێوە وەکو سەرەداوێک کە دەستان کەوت بێت بە بۆچینی ئێمە هێشتان لە لیژنەکان لە ئەنجامی لە کوڵی لیژنەکانمان بە تاواتی نەگەیشتۆتە دەست وەک بەڵام بۆ خوێنی ئێمە هەردوو لە هۆکارن لەبەرەوەی کە هەم هاوڵاتی کاتێک ئەم سیستەمەی داناوە ئایا ئەم سیستەمی لە ڕێگەی کۆمپانیای کۆ داناوە کە کۆمپانیەکە بتوانانی بێتی کە بە شێوەیەکی کوالیتی و بە شێوەیەکی سەلامە سیستەمەکەی بۆ دابنێ ئایا ئەم کۆمپانیا مۆڵەتی هەبووە ئایا ئەم کۆمپانیا بە پێی ڕێنمایەکانی وەزارەتی ناوخۆ وەزارەتی سامانە سروشتەکان ئەم سیستەمەی دامەزراندەوە بۆ شوێنە تایبەتەکان و شوێنە گشتەکان و هاوڵاتیان یان بە دەربووە لە ڕێنمایەکان و ئەمە زۆر زەڕورە هەمومان ڕەچاوی ئەم خاڵە بکەین کە پێویستە بە پێی ڕێنمایەکان کە ڕێنمایەکان زۆر تۆکمان زۆر بە ڕێکوپێکیدا ڕژراون ئەم سیستەمانە دابمەزرێن لە پێشوودا هەندێک کرێکاری بیانی کاری دەکرد وەکو بەشێک لە کۆمپانیەکان باسیلەوە دەکەن بە بێ مۆڵەت و هەندێک کۆمپانیش کاری کردو مۆڵەتی نەبووە بۆ لە مەودووە دەرفەت بۆ ئەو کەسانە دەبێت یان وەزارەتی سامانە سروشتەکان ڕێکارەکان تونتر لە چای ئێمە ئەو کۆمپانیانە و ئەو کرێکارە بیانیانەی کە هاتوون ئیشەکانیان کردەوە چی کۆمپانیا بیا شەخص بێ مادام بە پێی کە مۆڵەتی حکومەتیان نەبووە مۆڵەتیان وەرنەگرتووە لا ئێمە بێک چاوسێریانەکەین بەکارەکان تون دەکرێت بۆ سەلامەتی هاوڵاتی بە دڵنیایەوە سیستەمی غاز وەکو وەزارەتی سامانە سروشتەکان دەستی پێوە دەگرن بۆ لە مەودووە خەڵکی کوردستان پشتی بێ بەستێەوە ئەو مەترسە بڕەوێتەوە لیژنەکانمان ئیش لەسەر ئەو بابەتە ئەکەن لە پێناو پاراستنی سەلامەتی هاوڵاتیان چونکە ئەم کۆمپانیانی کە ئەم ئیشانیان کردووە ئەم کۆمپانیانە بێ مۆڵەت بوون ئێمە دڵنیانین کە لە سەلامەتی ئەم سیستەمانی کە دانراوە لە ماڵەکانە لە دوای ئەوەی کە دڵنیا بوون و لە ڕێگەی لیژنە تایبەتەکانەوە بە دڵنیایەوە ئاگادارەکرێنەوە کە بۆ بەکارهێنان کەمی هۆشیاری بەکارهێنانی غاز لای هاوڵاتیان پابەند نەبوونی کۆمپانیەکان بەشێکی زۆر لە کۆمپانیەکان بە ڕێنماییەکانی تایبەت بە سیستەمی غاز و چەندین هۆکاری دیکە کەوای کردووە
ئەم ڕووداوانەی ڕابردوو لە سلێمانی و دۆهۆکی لێ بکەوێتەوە ئەوەی ئێستا کە ئەم کابینەی حکوومەت وەزارتی سامانە سروشتەکان کاری لەسەر دەکات دەستگرتنە بە سیستەمی غاز بەڵام بە شێوەیەک کە گیانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان سەلامەت بکات و لە هەمان کاتدا سوودێکی زۆر بە ئابووری کوردستان بگەینێت تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە هەمیشە کامەران بن.